بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست یادی 235 ساڵەی دامەزراندنی شاری سلێمانی کرایەوە باکردنەوەی پێشەنگای نێودەوڵەتی کتێب و چەند چالاکیەکی جۆراوجۆر لە بواری هونەری و ڕۆشنبیری یادی بنیادنانی شاری سلێمانی کرایەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەرەوە دەکەین ئایا سلێمانی لە ڕووی خزمەتگوزاریەوە چی بۆ کراوە، ئایا سلێمانی پەراوێز کراوە، ئەگەر پەراوێز کراوە کێ بەرپرسیارە لە پەراوێزخستنی پارێزگای سلێمانی بە میوانداری بەڕێز بەیار عومەر عەبدوڵڵا ماستەر لە پلانسازی شار و هەرێمەکار لە زانکۆی کۆڵەمبیای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بەراورد بەو خزمەت و قوربانیی کە پێشکەشی کردووە، شاری سلێمانی خزمەت نەکراوە و ئاوەدانی بە خۆی و خەڵکەکەی نەگەشتووە. لە ساڵیادی بنیادنانی سلێمانیدا لە چەند چین و توێژێکی جیاوازی سلێمانی پرسیارمان کرد ئایا لەو خزمەتە ڕازیت کە بە سلێمانی کراوە و تا چەند لە ئاستە و قوربانیەدایە کە شارەکە بۆ شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کوردستان پێشکەشی کردووە. ئەوان بەم شێوەیە وەڵامیان دایەوە. نەخێر، ئەم شارە بە داخەوە ئێمە وەکو خەڵکی ئەم شارە بە حکومە و شارەی ئێمە پانتاییەکی زۆر و ڕۆڵێکی گەورەی هەبووە لە جوڵانەوەی سیاسی و عسکەری و شۆڕشەکانی کووردە، دەبایە ئاوڕێکی زۆر جدی لێ بدرابایەوە. بەداخەوە وەکو پێویست خزمەت نەکراوەوە. من وەکو کەیەکێکی ئەم شارە هەست دەکەم شارەکەم پەراوێز کراوە. بەک پێویست نەوەڵا خزمەت نەکراوە، بەڵام توانین بڵێن بەرەو پێش چووە، بەڵام بۆ ڕادێنە بەس پێویستە کاری باشتر بکرێت بۆی بەرەو پێش چێ لەلایەنی ڕۆشنبیریەوانە. بەپێی ئەو مێژووە پڕسەروەری کە هەیەی شاری سلێمانی کەمتر کراوە بۆ لە نەکەوتونجە شارێکە بەڕاستی هەمی خشە قوربانی داوە. لەمە دوایەشە دوای ڕاپەوەشان کاری بۆ کراوە بەپێی توانە بەس ئەو بۆ شێوەیە نییە تا هەسا حەقی تاوی وەرنەگرتە سلێمانی. هیچ شوێنێک بێکەم و کوڕی نابێت بە حقت بەو مێژووی کە سلێمانی هەیەی کەم و کوڕەکان زیاترن لەو مێژووی کە سلێمانی هەیەی. ئەگەر بینین شار زۆر ناشرنی تیا بێت جوان بکرێ، پێویستی بە زۆر خزمەتگوزاریە کە پێویستە بۆی بکرێ و لەگەڵەوەشە شتی باشی بۆ کراوە. بەردەوام هاوڵاتیانی شاری سلێمانی گازندەی ئەوەیان کردووە سەرەڕایەوەی ژماری دانیشتوانی پارێزگاکەیان لە ژماری دانیشتوانی پارێزگاکانی دیکەی هەرێم زیاترە، بەڵام بەراورد بە پارێزگاکانی دیکە خزمەتی بەرچاوی سلێمانی نەکراوە. هاوکات دەوترێت ئەم پارێزگایە لەگەڵ ئەوەی بەفرێ و لە خۆگرتنی دەنگ و ڕەنگی جیاواز ناسراوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بەدەست ململانەیە حیزبیەکانەوە دەناڵێنێت و بووە بە گۆشتی قوربانی نێوان دوو لایەنی سیاسی دەسەڵاتدار. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز، کاک بەیار بەخێر بن، سوپاس دەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ یادی 235 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی کرایەوە پێشەنگایەکی کتێب و چەند چالاکیەکی هونەریش هەبوو. پێ دوایە یادکردنەوە دەبێت چۆن بێ، بەڵام نەمان بینی پرۆژەیەکی مەسەلەن خزمەتگوزاری ڕابگەێنرێت. سەرەتا بەنای خوای گەورە و مەخشەند و میهرەبان و زۆر سوپاس بۆم دەرفەتە. بەڕاستی لای من ینی یادکردنەوە ینی ئەوەنەی کە ئەگەر تەرجمە نەبێت بۆ خزمەتی هاوڵاتیان ینی پرۆژەیەکی استراتیژی ڕانەگەێنرێت کە خزمەت بە کۆی گشتی هاوڵاتیانی مەسەن شاری سلێمانی بکە، ینی ئەوە ئەبێ بە کۆمەڵشتی شکڵیات کە بەداخەوە، ینی ئەو بۆ چەند ساڵێکە چێ لە دوای یەکگرتنەوەی ئیدارە ینی ئیدارەی هەولێر و سلێمانی بەڕاستی سلێمانی پەراوێزکراوە. ئەی نەگەر شاری سلێمانی، ینی پارێزگای سلێمانی بەگشتی، پارێزگای هەڵەبجە بەگشتی، ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین بە هەموو قەزا و نەحەکانیانەوە. ینی من پێم خۆش بوو کە لەم ڕۆژایە مەسن بەردی بناغی جادی سەمەتری دانرایەوە بەڕاستی و بە فعلی ئیشی تیا بکرێ. ینی ئەمە چەندەها جارە مەسن باز لێو ئەکرێت کە سلێمانی بۆ نمونە لە هەولێر جادی سەیی کراوە 120 کراوە، ئیش لە 150 کرێ، ینی معقول نیە تا ئێستا لە سلێمانی جادی سەمەتری دەست نەکراوە بە ئیشیش. ینی ئەمە پرۆژەی استراتیجیە کە ئەکرا لە ئەمڕۆیە لە هەر ڕۆژێکی تراکە وەکو چۆنەڵی مژدەیەکی خۆشببیرە بەگوێی خەڵکی شاری سلێمانیە. بەس ئەوەی کە باسی جادەی 100 مەتری سلێمانی، ینی باز لەوەکی ئەم پرۆژەی ساڵی 2009 بۆچی تا ئێستاش مەسەلەن بەردی بناغەکەی دانەنراوە، ئەمڕۆکو بڵێن مژدەیەکیش بەردی بناغەکەی دانەنرا و وەکو بڵێن یادی سلێمانیە ئەمە پێشکەش بە هاوڵاتیان بکرێت.
بێگومان ینی وەکو جەناب فەرموودەی ڕاستەکەی لەو کاتۆ بەردی بناغی دانراوە بەڵام تا ئێستا هیچ کارێکی تیان نەکراوە اینجا بەڕاستی نازانێری چکە ئەم سیستەمە مرکزیە لە ناو سیستەمی مرکزیاشت بە ئاسانی و نەکرێت ئێستا تۆ بۆ نمونە ئەچی بۆ لای پارێزگار ئەڵێ بۆ مەسەلەن ئەم ئیشە ناکەی ئەڵێ وەڵا لە هەولێر و حکومەتی هەرێم پارم بۆ سەرف ناکە جاری وایەکی بۆ حکومەتی هەرێم ئەڵێ من پارم بۆ سەرف کردوون خۆیان خواردویانە یا ونیان کردو ینی سیستەمی مرکزی ئەمەیە مشکلەکەی عینەک هەر دەسەڵات و پارە لە هەولێرە بەڵکو لێپرسینەوەش لە هەولێرە ینی لێرە شتێک نییە ناوی دەسەڵات بێ ناوی پارە بێ ناوی لێپرسینەوە بێ ینی ئەگەر تۆ سیستەمێکی لا مرکزی هەبێ و کاتە ئەچیتە بەردەمی پارێزگار ئەڵێ بۆ نمونە مەسەنجاتی سەمەتری هەبووە جێبەجێ نەکراوە کوا پارەکەی و چی لێ کرد ئەنی توانی بی بە دادگا ئەتوانی ینی کۆمەڵێک لێپیچینەوە ئەوەی لەگەڵا بکەی بەڵام لە سای سیستەمی مرکزیە بە ئاسانی ئەنی ئەم یاری ئەکرێ وەکو سیستەمی مرکزی وەکو گۆمێکی مەنگ وایە بە ئاسانی شتی تیاو نەبێ وەکو وتم لە بینی پارێزگاری و پارێزگای سلێمانی و حکومەتی هێرەمە بە ئاسانی شتەکان و نەکرێ و دیزە بە دەرخۆناکرێ ئەمڕۆ بڵین پێشەنگای کتێب کرابەوە لە سلێمانی ئەمە پێشەنگایکی نێوڵتی کارێکی باش نییە لە سلێمانی پێویستمان بەکردنەوەی پێشەنگای مەسەرەن جۆرا و جۆر نیە لە بوارەکانە پێشەنگای نێودەوڵەتی بێگومان ئەوە شتێکی زۆر باشە بەڵام خۆزگە نەکرد لە یادی سلێمانی ینی هەفتانەوە ینی مانگانە بەردەوام پێشەنگامان هەبووە پێشەنگا لە بواری پیشەسازیە لە بواری کشتتوکاڵە لە بواری ئۆتۆمبیلە لە کتێبە لە هەموو بوارەکانە چکەمە جگەلەوەی کە تۆ مەسەرەن چەندەها کۆمپانی بیانی ئێنی تو ئاشنایانەکەی بە شاری سلێمانی و دوایی ئەمانە بەشێکیان بۆ نمونە سەرمایە ئەهێنە ناو شاری سلێمانیەوە ئەتوانن بە جۆرێک لەگەڵ سەرمایهدارە ناوخۆیەکانە سەرمایهداری بیانی و سەرمایهداری بڵێ ناوخۆی بەیەکەوە توانن گرێبەستکەن و کۆمەڵە پرۆژەی استراتیژی بنیانێن بەسن کارگەی ڕستن و چینینە کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلە کۆمەڵە پرۆژەی استراتیژی ئەنجامنەوە جگەلەوەشی کە لەو وەختەی کە پێشەنگاکەی تیاکرێتەوە چەندەها خەڵک گێت کە پیسان بە ئوتێلە بە چێشخانەیە بە تەکسی ئەنی بازار ئەجوڵێنێ بەڕاستی بەڵام بەداخۆ ینی ئایا کەم تەرخەمی ئەم برادرانی سلێمانیە یا لە هەولێرەوە ڕێگە بۆ نایرێ ینی هەستا پێشانگایەک لە سلێمانی ئەکرێتەوە دە پێشانگا بۆ 15 پێشانگا لە هەولێرە کرێتەوە بەڵام کەم تەمخین پێدوانی بەرپرسانی ئێرەبی ڕێگریەکێ بۆ نم نەگەر پێشەنگایەک مەسەن لە بواری کەلوپەری بیناسازی لە بواری کتێب لە بواری ئۆتۆمبیل و مەسەن بوارەکانی دیکەش بکرێتەوە بێگومان ینی ئەوە شتێکی زۆر گرنگەوە پێشم وایە ینی بەڕاستی ئەمە خۆم زۆر لۆمەی حکومەتی هەرێم و بەتایبەتی پارتیەکەم لە سزایانی ئەم سنوورەیە بەڵام بەقا ئەوان دەسەڵاتدارانی ئەم سنوورەش ینی کەم تەرخەمن و بەڕاستی ینی چۆنەڵی زۆر کەم تەرخەم بوون لەوەی کە خزمەتی ئەم سنوورە بکەن کە لەوەی هەلی کار دروستکەن ینی پەرە بە کەرتەکانی پیشەسازی کشت و کاڵ ئەلی کار لێرە کەمترە لە چاو ناوچەکانی تە چکە منگەم لە بەرەوبەری ئاماری سلێمانی بوو دەڵێ کەمترین ڕێژەی هەژاری لە هەموو پارێزگەکانی عێراق لە سلێمانیە کە لە سەدا 4.5 لە کاتێکە لە پارێزگەکانی تریێرێم لە سەدا 6 ینی من ڕێزم هەیە بۆ بە ڕێزایی نازانم تا چەند ئامارەکانی دقیقن بەڵام ینی چۆنە بڵێ ینی ئەگەر تو ئێستا ڕێگەم بە سێکتەر بە سێکتەر پێ کەچی زۆمێ لەم سنوورە کراوە بۆیە بوو دەرەکەوێت کە ئەو ئامارە پێم وانێ دەخی باشە دواتر دێنە سەر سێکتەرەکان بەس دەستەر ئەوەی کە ئێرە بە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی ناسراوە جەنابەت پێشتر زۆر قسە لەسەرەوە دەکە زەرورە سلێمانی وەکو پایتەختی ئابووری بناسرێ ینی بۆچی پایتەختە ڕۆشنبیریەکە باشترە بۆ سلێمانی یاخود دەکرێت ینی پایتەختی ئابووری جیاواز بێت لە پایتەختی سیاسی ئەزانی کاک حەکیمیانی مەسەلەی پایتەختی ڕۆشنبیری ینی شتێک نییە بڵین ئەمە حکومەتی هەرێم بەخشوێتی بە سلێمانی ینی ئەم شارە ینی ئازایەتی کەسیتیانی ئەنی ئازایەتی حکومەتی هەرێم نییە یا پارتیایەکێتی یا گۆڕانیە ینی خۆی شارێکە چەندەها خەڵکی شاعر ئەدەب ینی ئەدەب دۆست خەڵکی سیاسی گەوری بەرەمێنەوە ینی ئەمە ڕەبتی بە هیچ حیزبێکەوە نییە ئەمە شارەکە خۆی ئەوەیە ینی ئەمە ئازایەتی حکومەتی هەرێم نییە کە سلێمانی ناوبنێ پایتەختی ڕۆشنبیری یا شتێکی لەو بابەتە و بەڕاستی ئەمە ینی لەگەڵ ڕێزمە ئەم ناونانە وەکو شتێکی ئەها پشتێکی بێناوڕۆک وایە ینی وەکو وایە تو زۆر جار ینی ئەگەر بەراوردێکی تا ڕادێ مەنتیقیش نەبێلاوانەیە مەسەنجارویە مناڵە کەڵە خڵەتێنی یاریکی بچووکی تێ پێوی مەشغوڵەکە ینی ئەم مەسەلی ناوی پایتەختی ڕۆشنبیری مۆزۆعەکە بۆ هەڵخەڵەتانی سلێمانی ینی بۆی بڵێنها بەڵام ماوەشدا وێستە یونسکۆ وەکو شارێکی داهێنەری ئەدەبی سلێمانی ناساندووە مەسەڵەن ئەمە بەهۆی ئەوە نییە کە ئێستا مەسەلەن نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێدرا پێمانێ هیچ پەیوەندیکی بۆ بێ ئەنی دیسانی لێمەوە مەسەن کە تۆ یونسکۆ سەیرەکات چەند شاعیر لەم شارەیە بوون چەند ئەدیب چەند ڕۆمانوس چەند ینی خەڵک حتا زانای ئاینی گەورە لەم شارەیە بوون وەکو مۆلانا خالید دووانە ئەنی لەبەرەوە بەزمە بەسم چییە ینی کە ئەڵی پایتەختی ڕۆشنبیری ئەنی تۆ ئێرە و ناونەوە پایتەختی ڕۆشنبیری بەڵام ساڵانە گەورەترین فیستیڤاڵی سینەمایی و کللتوری لە دوهۆکەکەی
یعنی کەواتە تۆ ئەمە شتێکە هەر ناوێکە ینی خەڵکی ئێرە پێوە مەشغوڵەکەی ینی بەڕێی من ئەوەی کە گرنگە بۆ ئێرە پایتەختی بە مەسەنوکو چۆن هەولێر پایتەختی سیاسیە ینی شوێنی دام و دەستگاکانی دەوڵەت و پەرلەمان و دام و دەستگا ڕسمیەکانە با سلێمانی پایتەختی ئابووری بووە ئەنی تۆ گەرسێری وڵاتی وەکو تورکیا بکەیت ئەی لە کاتێککە ئەنقەرە پایتەختی سیاسیە شوێنی بڵێن حکوومەت و پەرلەمان و دام و دەستگا ڕسمیەکانە بەڵام ئەستەمبول پایتەختی ئابووریەوە ئابووریکی زۆر بەهێزی ئەکرا ئێمەش هەمان شێوە ینی هەولێر وەکو ئەنقەرە پایتەختی سیاسی بێ سلێمانیش وەکو ئەستەمبول پایتەختێکی ئابووری بێ نەک بڵێ پایتەختی ڕۆشنبیری کە لەسەر ئەرزی واقع هیچ قیمەتێکی نییە و هیچ تەرجمە نەبوو بە خۆشگوزەرانی هاوڵاتیەکانی ئەنی ئێستا بۆ من وەکو هاوڵاتیکی سلێمانی چی ئیسفادەیەکم لەوە کردو و شارەکەم نای پایتەختی ڕۆشنبیری بیانە پایتەختی ئابووری بێ مەسەرەن سوودەکەی چییە سوودەکەی ئەوەیە کە چەندەها مەسەن کۆمپانیا و شەریکاتی گەورەی زەبلاحی بۆ نمونە ئەمریکی ئەوروپی یا عەربی ینی ئەو وڵاتە گەورانە بتوان ئیسtismار لێرە بکەن ینی کۆمەڵک بۆ نمونە حتا وەختی خۆی پرۆژەیەکە بوو کە فریزۆن لێرە بکرێت و ینی ئەوەی کە پێوترێ ناوچی بازرگانی ئازاد ینی ئەوە مهمە بۆ سلێمانی بە سەدەها هەزار هەلی کار دروستەکە ینی کە تۆم هەموو هەلی کارە هاتە ئێرە چێشخانە ئەبوژێتەوە ئوتێل ئەبوژێتەوە تەکسی سایقتەسی ئەبوژێتەوە ینی لە هەموو هەلی کار و بازار ئەجوڵێ بەڵام کە تۆ ینی بازارڕەکە و هەر ینی با بڵێن سنتەرێکی ئابووری نەبوویت بازارێکی لاوازە هەبوو بێ ئیشی بڵاو بێتەوە ینی بێکاری بڵاو ئەبێتەوە بۆ نمونە لە هەموو کارتەکانە لە ئوتێل و چێشخانەوە بیگرێت تا ئەکاتە تەکسی تا ئەگاتە کرێکارێککە ئیشیتیانی ینی تۆ سیرەکەی هەر بۆ نمونە ئەگەر هەر بە پیاسی بچی بۆ هەولێر لێرە تا بینایەک بەرزە بێتەوە لێرە لێ سیچل بینا بەرزە بێتەوە ئێتۆ ینی سیچل بینا تۆ تەرجمەی کەرە بۆ ئەم هەموو کرێکارە بۆ ئەم هەموو وەسایە بۆ ینی مهندیس بڵێن ئەندازیار بۆ ینی مەقاول چەندەها خەڵکەکەوێتە سەر ئیش ینی لە هەموو بوارەکانە بۆ محامی ینی ئەمە هەمووی هەلی کار و ئیش دروستەکە لەبەرەوە ئەوەی کە ینی گرنگە بۆ خەڵکی سلێمانی کە ئەڵم خەڵکی سلێمانی من بەسم ڕاستیم و پارێزگاکەش ینی بەس شاری سلێمانینە ئەوەیە کە تۆ ئێرە بکەی بە سنتەرێکی ئابووری سنتەرێکی بازرگانی باش بەسەمە مەترسینە بۆ سەر هەرێم یەکگرتووی هەرێم ئەگەر ئێرە بۆ نمونە پایتەختی سیاسیمان هەولێر بێ پایتەختی ئابووریمان سلێمانی بیا خۆ شارێکی تر بێ خۆی کاک حەکیم ئەنی لەگەڵ ڕێزانەوە بۆ دهۆکیش دەکرێت دهۆکیش بێتە پایتەختێکی تر بێگومان ینی بێگومان من 100% لەگەڵ ئەوە من پێم وایە ئەمە لە ڕووی سیاسی و ئابووریشەوە بەهێزترمانەکە ینی ئەو دەوڵەتانەی کە بڵێن پێڕەوی سیستەمی مەرکەزیان کرۆ هەرچی هێزی سیاسی و ئابووری و دیبلۆماسی خۆیان نەخشانەتە پایتەختەوە سەرنجام بەرە وڵاتێکی دیکتاتۆری و شمولی ڕۆشتون لە ڕۆ سیاسیەکە و لە ڕۆ ئابووریەکەشەوە بەرەو هەژاری ڕۆشتون ینی تۆ سێری بکەی بۆ نمونە ئەوەی کە پێڕەوی سیستەمی مەرکەزی کرۆ بڵێنی کەتی سۆڤێتی جاران بوو کە هەرچی دەسەڵاتی سیاسی و ئابووری لە مۆسکۆیە کوی کردبووە لەبەرەوە بە ڕوخانی مۆسکۆ لە ساڵی نەوەیەکە ینی هەمووی کیتی سۆڤێت لەبەر یەک هەڵوەشایە و ئێستاش ئابووریەکەی ناچێتەوە دۆخی جارانی ئەگەر سێری بکەی بڵێن ئەوەی کە پێوترا بلۆکی شەرقی یا بلۆکی ڕۆژهەڵات کە بریتی بوو لە وڵاتەکانی ئەوروپای ڕۆژهەڵات دیسان کە پێڕەوی سیستەمی ینی مرکزیان ئەکرد دیسان هەمووی بەرەو فەشەل و لێگەڵوەشان ڕۆشتن و ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوڕاستیشکی مەسەن وڵاتی وەکو لیبیا یاخود سووریا لەبەری پێڕەوی سیستەمێکی مرکزیانە کرد ئەی دوجار هەم لە ڕووی سیاسی و بەرەو دیکتاتۆری ڕۆشتن لە ڕووی ئابووریشەوە بەرەو هەژاری و مایەپۆچی ڕۆشن و ئێستا وڵاتەکانیان تقریبەن بەرەو پارچە پارچەبوون ڕۆژ ینی پێم وایە ئەسڵ لە ڕووی استراتیژی ینی قومیەوە یا لە ڕووی استراتیژی نەتەوەیەوە یا ئاسایشی نیشتیمانیەوە خەتەرێکی زۆر گەورەیە ینی وردە وردە سیستەمەکە و بەرەو دیکتاتۆری ئەبا و وردە وردە ئابووریەکە و بەرەو هەژاری و مایەپۆچی ئەبا چونکە ئابووری شارەکان و ناوچەکانی تر تۆ پشتگوێیەخی تەنها ئیحتیمامی بە پایتەخت و پایتەخت ناتوانێت ینی ئابووری پایتەخت بەتەنیا ناتوانێت ئابووری هەموو وڵاتەکە بەهێزکە ئێستا ئابووری هەولێری پایتەخت چەند بەهێز بێ ینی هیچ قیمەتێکی نییە بۆ سلێمانی بۆ دوهۆک بۆ ڕانیە بۆ قەڵازی ئەین تۆ گرنگە ینی گەشەی ئابووری بە شێوەیەکی ئاسۆی بڵاوکەیتەوە هەموو شار و شارۆچکەکانی هەرێم ینی گرنگی ئابووریان هەبێ لە بوارێکە ئێستا بۆ نمونە ینی بەهێزترین وڵاتی دنیا لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیستەمێکی لا مەرکەزی و فیدرالی هەیە ینی نەهاتوو هەرچی هێزی سیاسی و ئابووری خۆیەتی بخاتە واشنگتنی پایتەخت ینی هەستاوە بۆ نمونە بانقە گەورەکانی زۆربەی لە نیویۆرکە کۆمپانیا گەورەکانی بواری تەلاشسازی و بیناسازی لە شیکاگۆیە کۆمپانیا گەورەکانی بواری نەوت و گاز لە تەکساسن کۆمپانیا گەورەکانی بواری فیلمسازی و ئەمانە لە کالیفۆرنیان ینی وای کردووە کە هەر شار و هەر ویلایەت و ئەهمیەتی هەبێ یا گرنگی هەبێ لە بوارێکە ئەمە ژوای کرۆ گەشەی ئابووری بە شێوەیەکی یەکسان بڵاو بێتەوە و بە هەمان شێوە گەر تۆ سەری ئەڵمانیا بکەی کە بەهێزترین ئابووری ئەوروپایە دیسان سیستەمی فیدرالی هەیە ئەگەر سەری ئیماراتکەی ئەوەی کە پێوترێ میرنشین یەکگرتووی عەرەبی ینی دیسان کە ینی یەکێکە لە ئابووری بەهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان سیستەمی فیدرالی هەیە بۆیە سەیرەکەی لە کاتێکە مەسەلەن بڵین ئەبوزەبی پایتەختە بەڵام دووبەی زۆر لە ئەبوزەبی دەوڵەمەندتر و گرنگتر و ینی ئەهمیەتی زیاترە
و ئەگەر سێری بۆ نمونە وەکو پێشتر باسم کرد سێری تورکیا بکەی لە کاتێکە ئەنقەرە پایتەختە بەڵام ئەستەمبول زۆر دەوڵەمەندتر و گرنگتر و گەورەترە لە و بە هەمان شێوە بۆچی لە کوردستان مەسەلەن بیر لەوە نەکراوەتەوە کە بەمونە ئەوە بکریا خود بۆ نمونە وەزارەتەکانیش دابەش بکرێن وەزارەت مەسەلەن دەکرێت بۆ نمونەندەی وەزارەت لە سلێمانی بێ لە دهۆک بێ لە هەولێر بێ ینی وەزارەتەکان دابش بکرێن بەسەر ناوچەکانێکیان بڕون لە پارێزگای هەڵابجە بێت دەکرێت ئەمە بێگومانەوە شەکرێت هەرچەنە ینی من پێم وایە لە جیاتی دابشکردنی وەزارەت ئەکرێ و کوتم ینی سیستەمی لا مرکزی پێڕۆکرا بەڵام ئەوی وەزارەتی ژەکرێت بۆ نمونە مەسەلەن سلێمانی کە نەوت و گازی زۆرە ئەکرێت مەسەن وەزارەتی سامانە سروشتەکان بۆ نمونە لێرە بووە یا هەنێ وەزارەتی خەدەمی وەکو مەسەن ئاوادانکردنەوە یا شارەوانی و مەسەن ئەوانە یا گەشت و گوزار لێرە بووە بۆ نمونە مەسەن هەنێ وەزارەتی تر لە دهۆک بووە ینی من پێم وایە ئەگەر چی بەگشتی ینی خزمەتی ئەم سنوورە نەکراوە کە بڵین کۆن سنووری سەوزی پێ ئەوترا ینی پارێزگاکانی سلمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین لە سنووری زەردیشە ینی ئیتیمام زیاتر بە هەولێریەوە ینی هەستەکەی تا حدێک فەرامۆش کراوە بەڵێوە زۆر باش ئەگەر بینە سەر بوارەکانی وەبەرهێنان ینی لە وەبەرهێنانە سلێمانی چۆنە خزمەتێکی ئەوتۆی کراوە لە بواری وەبەرهێنانە زانی کاک حەکیم بڵین لە ساڵی 2006 بۆ ساڵی 2015 کە داتاکانی بەردەستن لە دەستگای وەبەرهێنان ینی داتاکانی لە ئینتەرنێت دەتوانی هەر کەسێک بیرەکە وەریگرێت و داونلۆدیکە ئەنی نزیکەی 42 میلیارد دلار وەبەرهێنان کراوە لە هەرێمی کوردستان لەمە 24 میلیارد دلاری ڕێکی لە پارێزگای هەولێر بووە تەنها 13 میلیارد دلاری لە پارێزگای سلێمانی بووە واتە پارێزگای هەولێر ینی لە سایە 57 کۆی گشتی وەبەرهێنان بۆ پارێزگای هەولێر کەوتووە لە سایە 31 بەر پارێزگای سلێمانی کەوتووە ینی پارێزگای هەولێر دووقاتی سلێمانی وەبەرهێنانی بەرکەوتووە لە کاتێک ژماری دانیشتوانی پارێزگای سلێمانی 100,000 کەس زیاتر لە پارێزگای هەولێر چکە تقریبا 5 ملیۆن و کەس دانیشتوانی کۆی دانیشتوانی هەرێمی کوردستانە لەمە 2 ملیۆن و 100,000 بەر پارێزگای سلێمانیەکە و 2 ملیۆنی بەر پارێزگای هەولێرەکە ینی تقریبا لە ساسی هۆشتی کۆی ژماری دانیشتوان لە پارێزگای سلێمانی ئەژین و لە سایە ینی کە لە ساسی هۆشتەکە و لە سایە 36شی لە پارێزگای هەولێر ئەژین ین لە کاتێکە پارێزگای سلێمانی دانیشتوانی زیاترە لەکی هەولێر بەڵام هەولێر دووقات وەبەرهێنانی بەرکەوتووە ئەگەر بینە سەر وەبەرهێنانی بیانی کە لەو 9 ساڵە 5 میلیارد و نیوە وەبەرهێنان کراوە لەم 5 میلیارد و نیوە 5 میلیاری ڕێکی بەر پارێزگای هەولێر کەوتووە 9 میلیاریشی بەر پارێزگای دهۆک و تەنها 30 میلیۆن دلاری بەر پارێزگای سلێمانی ینی تقریبا لە سایە 99 زیاتری وەبەرهێنانی دەرەکی بەر پارێزگای هەولێر و دهۆک کەوتووە لە سایە یەک کەمتری بەر پارێزگای سلێمانی کەوتووە ینی ئەمە بەهۆی چیەوە بەهۆی ئەو بۆ کە مەسم پارتی باڵادەست بۆ لە حکومت و دام و دەستگاکانیە بە تایبەتی ئەوی کە پێوترێ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە چ پەیوەندی بۆ بەرهێنانەوەیە ئەخر ئەوانن کە بڵین وەکو چۆنەڵی حەلەقی وەصلن لە بینی هەرێمی کوردستان و دەرەوەیە مەسەن لە بینی وڵاتانی وەکو مەسەن ئەڵمانیا ئەمریکا فەرەنسا بەریتانیا ینی کە ئەچن بۆ نمونە فەلا مستەفا کە بەرپرسی و فەرمانگەیە بووە ینی هانی ئەوەی نایەوە کە وەبەرهێنێکی بەریتانی یا فەرەنسی یا ئەمریکی بێت بە شێوەیەکی یەکسان گەشە بە ئابووریەکانی حکوومەت هێرەمیش لە دەرەوە لای یەکێتی شان مەسەلەن هەندێک نوێنەرایەتی حکوومەتی دەرەوە بەڵێ خۆی بەداخۆ لە دەرەوە بڵێ ینی من دیسان تەنیا پارتی پرسیار خۆ مەسەلەن یەکێتیش لەم سنوورە خۆی بەرپرسیار نییە بەتەکید وایە ینی من کە پێتەڵم ینی بەداخەوە ینی بەشی زۆری بەرپرسانی ئەم سنوورە بە هەردوو حەزبە بەهێزەکی ئەم سنوورەوە پێم وایە کەمتەر خەمن زۆر ینی ئەکرا شەڕی ئەویان بکردە کە مەسەن ئێمە لە حکومەت ئەکشینەوە ئەگەر بێت و بۆ نمونەوە بەرهێنانی دەرەکی چۆن بۆ هەولێر و دهۆک کەچێ بۆ سلێمانی ژنەیە ئێمە لە حکومەت دەکشینەوە ئەگەر بێت و چۆن جادی 100 و 120 و 150 کرێ لێرەش سەی نەکرێ بجێ بۆ تەرخان نەکرێ بەڵام بەداخۆ ینی کەسیان تا ئێستا هەڵوەسی کیلۆ جۆرەیان نەنوان و بۆ لەبەرەوەی ئەجەندای شخصی ڕەنگە بڵێن هەندێک بۆچی جوابێک کە لێرە مەسەرەن ئەو پارەی کە بۆ هەولێر و دۆک تەرخان دەکرێت بۆ ئێرەش تەرخان کراوە بەڵام لێرە گەندەڵی کراوە ینی نەکراوە بە پرۆژە و بەرهێنانیان نەکراوە خۆی کاک حەکیم قسەکەی جەنابە زۆر ڕاستە خۆی دوو بەشە بەشێکی ئەوەی جەنابە کەوتێ لەوانەیە بەشێک لەو پارەیەش کە هاتبێ بەهۆی ینی فرەجەمسەری یەکێتیەوە بەشێکی پارەکە چۆنەڵی فەوتابێ یا دزرابێ یا دیزە بە دەرخۆ نەکرابێ لە بینی کۆمەڵێ ینی ئەم بەناو مەسئولی یەکێتیە بەڵام بەشێکی تریشی هەر لە ئەساسە ینی مەسە من حەزەکەم شتێک باسکەم ئەگەر تۆ دیقەتی بێ ینی داهات بڵێن ئەوەی کە پیوترێ یەدەیکی نەوت ینی لە سای 65 لە پارێزگای سلێمانیە هی کۆی هەرێمی کوردستان و یەدەیکی گازیش لە سای 8 لە پارێزگای سلێمانی دیسان ینی تۆ لە کاتێکا لە سای 65 نەوت و لە سای 8 یەدەیکی گاز لە پارێزگای تۆیە بەڵام کەمترین خزمەتە بەرکەوتووە ینی بەپی خەمڵانەکان ئەمە بڵین داتایەکی ڕسمینی خەمڵانە ینی تقریبا 11 میلیارد دلار بەس شیرینی نەوت بووە لەم 11 میلیارە وەکو باسەکرد 1 میلیاری بەر پارێزگای سلێمانی کەوتووە ینی تۆ لە کاتێکا لە سای 65 نەوت لای تۆیە لە سای 8 یەدەیکی گاز لای تۆیە بەڵام لە سایە نۆی شیرینی نەوتە بەرکەوتووە
و بەداخۆم لە سایانۆش دیسان کە بەرەک و تۆکە 1 ملیارە لە 11 ملیار دیسان دیار نیە ینی وەکو ئەوی جەنابە فەرمووت وەکوی کە بڕێکی کەمێت ئەو بڕەکەمەشکێت ئەوە نەفرە جەمسەری هەیە لێرە ون ئەبێ لە بینیانە ینی بەشێکی زۆری ئەدەزرێ لە بینی چەند کەسێکە یا چەند ئەوی کە پێوترێ بازرگانی جەنگێکە دابەشەکرێ و هینەکرێ بەڵام بەداخۆ ینی خەڵکی ئەم سنوورە خەڵکی سلێمانی بە تاوەتی ینی هیلاگم بەدەست ئەم وەزعەوە ینی من ینی حەزەکەم شتێکی تریش بڵم بەڵام زۆر کەسەیە ینی چۆنە پێ بڵم بۆ مەسەلەی حکومڕانی لەگەڵ ڕێزماهینێکی کوربینانەی هەیە چۆنە پێ بڵم خوێندنەوەی یا لەگانەوەیکی کورتی هەیە مەسەنەڵێ بۆ من لە زمانی سەدامەوە گوایە لە سایە 52 بۆ هەولێرنرا و لە سایە 40 بۆ سلێمانی نێراوە ینی پارەی کە بۆ حکومەتێرم تەرخان کراوە بەڵام ئەوە تا ساڵی 2023 بووە ئەنی لە دوای یەکگرتنەوەی ئیدار و دوای ڕوخانی سەدام ئەنی ئەو شتە بۆ شێوەیە نەبووە ئێستا بۆ نمونە شتێکە بۆ جەنابە باسکەم مەسەن پارەی نەوت و گاز ینی بەداخۆ بڵین کە بەشی زۆری لە ڕێی ئاشتی هۆرامی و پارتی دەستی بەسراک لە ڕێی وەزارەتی سامانە سروو شتێکانەوە هەر لە ئەساسا بەشێکی کەمی ئەهێنەوە کوردستان ئەنی بەشێکی زۆری مەسەن لە باخەکانی تورکیا هەڵگیراوە مەسەن من پێم وایە لەوانەیە بەشێکی زۆری پرۆژەکانی مەسەن جادی 100 مەتری 120 مەتری 150 مەتری لە پارەی نەوت و گازی رێکە لە تورکیا بۆ نمونە بەڵام دەڵێن لە کۆمپانیەکانە و کۆمپانیەکان لە کاتی قەیرئیندارەی خۆیان مەسەلەن جێبەجێ کردووە مەسەلەن کۆمپانیا هەبوو جێبەجێ کردووە بەڵە قسەکەی جەنابە زۆر ڕاستە زانی ینی بەداخەوە ئەم حکومەتی ئێمە کە نای حکومەتێرەمە ینی لە کابینی پێشوشە بە تایبەتی لەسەر رەمینێکی ڤان بەرزانیە ینی ئەوەنەی دەستگایەک بوو بۆ خەڵەتانی ڕایگشتی یا بۆ ئەوەی کە چۆن ئەو پارە دزراوانی کە هەیە بە شێوازی جۆرا و جۆر ون بکرێ ئەوە دەستگایەک نەبوو شەفافێتی تیابێ سە بۆ نمونە بە جەنابە بڵێم ینی ئەوان کە جادی 120 مەتریان کردەوە کە 450 ملیۆن دلاری تێچوو بوو وتیان گوایە کۆمپانیایەک پێم وابێ کۆمپانیای هێمنینەوە بوو گوایە کۆمپانیایکی خۆماڵیە و لەسەر ئەرکی خۆی کردوێتی ئەنی من لە جەناب تەپرسم کاک حەکیم ینی لە دۆخێکی وایە کە قەیرانی ئابووریە ئەسڵان حکومەت خۆی پاری پێنیە ئەخۆ ئەبێ کۆمپانیایکی خۆماڵی پاری لەکوێ بێت ئەمە یەک دوو جگەلەوەی کە پارۆسی و لەکەم بۆ تۆ تەنان لای دەوڵەمەنە گەورەکانیش ینی لە هەمووشی مشکلەتر چییە ئەوەی کە پێی وترێلانی کەمی سەقە لە بینی بەڵندەر و حکومەتان نەماوە چکە چەندەها بەڵندەر ئیفلاسیان کرد ینی لەبەری پاریان لێ حکومەت بۆ حکومەت پاری نەیانەوە تۆ لە کاتێکە حکومەت ئەوە نەبێ سیقە بێ ئەچی 450 ملیۆن دلار بی بە جادەیەک حکومەتیش بڵێ دوای وردە بە قەرزە دەمەوە ئینشتی وا منطق نییە ئەی کەواتە ئەمە چی ئەمە بۆ ئەکەن لەبەری ئەگەڕێن ئەمە لە پاری نەوت و گازە دوای سلێمانیش داوایە کە ئەڵێ باشە ئەگەر پاری نەوت و گاز بۆ هەولێر هەیە بۆچی بۆ من نییە مەجبور بۆی تۆ نەکەیتە ئەم مەعمەعە و داوای حەقی خۆنەکەی بۆی بڵێ کاکەوە ئێمە مەسەلەکە پاری نەوت و گاز نییە ئەمە کۆمپانیایکی خۆماڵی و لەسەر ئەرکی خۆی کە لە کاتێکە ئەسڵ و ئەساسین ینی من پێم وایە بەشێکی زۆری پاری داهاتی نەوت و گازە پرۆژە استراتیجیەکانی خۆیانی پێ ئەەکەن لە سنووری هەولێر و دووهۆکە دوای ئەو کەمی کە ئەمێنێتەوە یەن و جاری کردا بەشێکەکەنەوە کەمترین نەوت خۆ لەم سنوورەیە ینی مەسم ئەو کۆناردەکردن بەڵێ خۆ زیاتری لە سنووری هەولێر و دووهۆکە ئێستا کەناردەی دەرەوە دەکرد بەڵێ وایە ئەزانی کاک حەکیم قسەکەی جەنابە زۆر ڕاستە ینی ئێرە زۆرترین نەدەیکی تایە بەس کەمترین وەبەرهێنانی تیاکراوە دیسان ئەمەش خەتاباری سەرەکی بڵین گۆڕان ینی چێتی بۆ بە دەرەجەیەک و گۆڕانیش تا حەدێ بە دەرەجەی دوو کە نەبووە ینی وایە لەسەر ئەمانە هەڵۆسایان کردێت هەموو لایەنەکانەڵم ئەی نەک تەنها چێتی گۆڕان ینی حتا کۆمەڵیش و یەگرتو هەموو لایەنەکان ئەرکی لەسەرشانیانە کە لەمودا بەڕاستی بێ شەڕی ئەوە بکەن بەڵام مەسەلەکە چییە؟ ینی تۆ پارتی هەستاوە چی کرد لە ڕێی ئاشتی هۆرامی وەزارەتی سامانە سروو شتێکانەوە بەشی زۆری وەبەرهێنانی هێناوە بە منتیقەکەی خۆی ینی زۆربەی کێڵگەنەوتەکان لە منتیقەی هەولێر و دووهۆکە لێراوە کەمترینی لە سنووری پارێزگای سلێمانیا ینی لێراوە ئەوە کراوە لە کاتێکا زۆرترینیشی لێرەیە ینی ئەمەژی کێکە لە مشکلە گەورەکان بۆیە ینی مەسلەی سربەخۆبوونی وزەش ینی پارتی کە نایهڵێ ئەم منتیقەیەش لە ڕووی وزەوە لە ڕووی نەوت و گاز و سربەخۆی وەرگێ بۆی تۆ لە ڕووی سیاسیشەوە وابەستەی ئەو بی ینی احتیمادە لەسەر ئەو بێ نەتوانی خاوەن بڕیاری سیاسی خۆبی بۆی هەر کاتێک تۆ قسە کرد بڵێ نەوت و گازەکە لای منە قسە بکەی لێتە بڕم و تۆ نابێ بیخۆ ینی یا لە برسامری یا نەوت و گازە نابێ اینجا بۆیە گەر تۆ دیقەتیشی بی لە مەسەلەی درێژکردنەوەی سەرۆکی هەرێمی پێشووە کە ویستان بەشێکی ناسایی درێژیکەنەوە ئەو کاتە بڵین کەیفێتی گۆڕان هەڵێستان وەرگرت بە زۆر بە شێوەیەکی ینی فوجایی و خێراوایان کرد کە نەوت و گازان لەم سنوورە بڕی خەڵکی ئەم سنوورە ناچار بوو بڵین 10 ساعات و 12 ساعات لەسەری نەوتا بۆ سێتویم کە لەبەرچی لەبەری لە هەولێرەوە نایانەنار بەڵام دیسانەی ڵێمەوە ینی یەکێتی چۆنەڵی خەتایەکی گەورەی ئەکەوێتە سەر و دیسان حزبەکانی تریش کە ڕێگەیان نایەوە کە ئەم منتیقەیە سەربەخۆی ئابووری سەربەخۆی هەبێت بۆ نمونە لە بواری نەوتا کرابێت سوودێکی بۆ ناوچێ ینی دەبوویسە باشدڵێکی کە لە خۆ لە مەسەلەن لە کۆمپانیەکانی نەوت کەمترین خەڵک لە هەرێمی کوردستان سوودمەند بوونە لە کەرتینەوت لە بواری هەلیکارە مەسەلەن بۆ ئەگەر وەبەرهێنان لێرە کرابە بۆ لە بواری نەوت و غازە بۆ نمونەتی سوودێکی بۆ ناوچەکە دەبوو
خۆی ڕاستێکی کەمترین کە سوودمن بەڵام لانی کەم مەسەن لە هەولێر جادی 100 پێکراوە 120 پێکراوە وا 150 پێ ئەکرێ ینی ئەوان بەشی زۆری ئەو پارانە مەسەن پارەی ئەوانیان لێ جاکرۆتەوە مەسەن بۆنە لە باقەکانی تورکیا دایانناوە کۆمپانیایەکی تورکیە جێبەجێ کە پارەکەی خۆی لێەوە ئەبڕێ وەختێک کە پارەکەی پارەی پرۆژە استراتیجەکانی خۆیانیان لێ بڕیوە کە دابش یەکەنەوە ینی ئەو پارانی لێ بڕاو اینجا دابشەکەنەوە بەسەر سێ پارێزگای اینجا جاری تریژۆ دابشکردنە غەد لە سلێمانی لە پارێزگای سلێمانی ئەکەنەوە ینی بەڵام ئەگەر تۆ بۆ نمونە لەم پارێزگایە ینی چەنەها کێڵگەینەوت و گازمان هەبووە ئەکرا ینی چەنەها پرۆژەی استراتیژی پێ بنیاد بنین جگە لە جادی سەمەتری ینی ئەکرا بۆ نمونە چەنەها کارگەی گەوری پێ دروستکەین یا هانی دروستکردن چەنەها کارگە بین یا لانی کەم مەسەن بۆ نمونە جادەکانی بینی سلێمانی و دەربەنی خان سلێمانی و کەلار و کفری یاخود بۆ نمونە ڕانی و قەڵازێ و ئەم شارانە هەمووی بە کۆمەڵە جادی استراتیجی بەستینەوە بە یەکۆچ کە بەڕاستی کاکەکیم گێمە باز لە ینی پەرەپیانی کەرتەکانی پیشەسازی کشت و کاڵەکەین ئەیلانی کەم ئەوەیە کە تۆ ڕێگەوبانێکی گرنگە هەبێ کە بۆ نمونە کرێکارێک لە منتیقی ڕانی و قەڵازێ یا بۆ نمونە جوتیارێک کە بەرهەمێکی هەبوو بە ئاسانی بگەێنێتە سلێمانی بە ئاسانی بگەێنێتە ڕانی و کەلار و کفری یا لە کەلار و کفری و بەرهەمێک بە ئاسانی بگاتە سلێمانی و ڕانی و قەڵازێ یا لە سلێمانی و بەرهەمێک بە ئاسانی بگاتە هەنێک لەو قەزا و ناحیانە ئێمەسەن ئێمە ئەو جادانەشمانێ حتا تەنانەت دووسەرەکیترین شاری هەرێمی کوردستان کە هەولێر و سلێمانیە ینی هەڕێگەیەکی زۆر خەتەر و پڕ لە چاڵ و چۆڵ و شتی لەو بابەتە ینی بۆ نمونە ئەگەر مەسەن ئێمە ئەو پارێمان لەبەردەست بووە هیچ وایە لەو بەشەی خۆمانەمانتوانی جادەکەی خۆمان چاکەین و بیکەین بە جادەیەک مەسەن بۆ نمونە 4 سایت ئەمبەر و 4 سایت ئەو بەر کە ینی جادەیەکی وا بووە کە هەم بۆ ینی جموجۆڵی ئابووری هەم جموجۆڵی ینی مرۆڤەکانی شتێکی باش بووە لە مەسلەی غازەکە ینی خۆی ئێستا هەرێمی کوردستان ینی ئێستا غاز دەفرۆشێت کە ئەو منتیقەیە فرامۆشکرابێ هەرێمی کوردستان خۆی غازی سروشتی مەسەلەن نافرۆشێت ئەزانی لە مەسەلی غازە کاکەکیمانی گردی قەت بی اینجا زۆر کەسەیە ینی بەغەڵەت لە مەسەلی حکومڕانی وینتیەکە بۆ نمونەڵێ خۆ پارتی دەسەڵاتی دانانی مۆزەفێکی شنیە لەم سنوورە کەواتە بۆچی بەرپرس بێ لە دواکەوتنی ئەم سنوورە من زۆر ژاڵم خۆزگە نەک دەسەڵاتی دانانی فەرمانبەرێت دەسەڵاتی دانانی هزار فەرمانبەری هەبووە لەم سنوورە بەس دەسەڵاتی ڕێگریکردنی نەبووە لە پرۆژەی استراتیژی ینی بۆ نمونە ئێستا کۆمپانیای داناگاز وەختی خۆی ویستی پرۆژێکی زۆر استراتیژی بنادنێ لە چەمچەماڵ بەنای شاری گازی چەمچەماڵەوە کە 2 میلیارد دلاری تێچوو ببوورە 10 میلیارد دلار کە بریتی بوو لە زانکۆیەکی تەکنەلۆژی پەیمانگایەکی نەوت کارگێکی پەترۆکیمیاوی لەگەڵ 5,000 نیشەجێبوون بە قوتابخانە و سینەما و هەموو پێداویستەکانیەوە بەڵام پارتی دیموکرات لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکان و ئاشتی هۆرامی و هەسا ڕێگری لەم پرۆژەیە کرد بۆی پرۆژێکی استراتیژی لەم منتیقەیە سەر نەکرێت کە گەرەو پرۆژەی سەری بگرتە بەڕاستی ئابووری چەمچەماڵ و ئابووری گەرمیان و سلێمانیشە بوژایەوە و مقابلی ئەوەی کە ڕێگری لەو پرۆژەیە کرد حکوومەت هێرم 2 میلیارد دلاری دۆڕان بە دانەگاز ینی حکوومەتی هێرم سەرباری بێموچەی و سەرباری قەیران و سەرباری بێبوجێی ئامادەیە 2 میلیارد دلار لە بودجەی گشتی دەربێنێ بیا بە کۆمپانیای دانەگاز بەس بۆ ئەوی پرۆژێکی استراتیژی لەم سنوورەیە سەرنەگرێت ینی کەواتە ئەوەی کە بڕیار ئایا کوێ فەقیر و کوێ دەوڵەمەندە تەنها دەسەڵاتی دانانی فەرمانبەر نییە بەڵکو دەسەڵاتی ڕێگریکردنە لە پرۆژەی استراتیژی یا ڕێگەیانە بە پرۆژەی استراتیژی تۆ کە دەسەڵاتە هەبوو ڕێگەی بە پرۆژەی استراتیژی لە هەولێر و دۆک بەڵام لە پارێزگای سلێمانی ڕێگری لەکەی باش بەس غاز دەیتوانی مەسەلەن گەڕۆبەرێنانی تیاکرابە ئێمە کێشەی کارە باشمان نەبووە نی ئەو کێڵگەی غازی چەمچەماڵ ئەو دەوڵەمەندە بێگومان زۆر دەوڵەمەندە و پێم وایە ئێستا یعنی لە بەشی زۆری دنیا مەسەلەی گاز زۆر لە مەسەلی نەوت گرنگترێ ساوڵاتێکی و قەتەر کێکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی ئەم ناوچەیە تەنها بە گاز ئەوەنە دەوڵەمەند بووە ینی لەبەرەوەی و ئێستاش مەسەنەگەر تۆ دیقەتی بێ لە ڕۆژ جۆپۆلۆتیکەوە یەکێ لە کێشەکانی ئەوروپا ئەوەیە کە زۆر وابەستەی گازی ڕووسیان ینی ئەگەر هەرێمی کوردستانی غازی هەوایە لە ڕۆژ جۆپۆلۆتیکیشەوە هێزێکی گەورەی ئایا بە هەرێمی کوردستان و نزیکترێکەوە لەسەر بەخۆی بەڵام بەداخەوە زۆر جار ئەجندای شخصی ئەجندای حزبی ئەجندای بنەماڵەی زاڵە بێ بەسەر ئەجندای نیشتیمانی ینی ئەمەیە مشکلەکەی هەرێمی کوردستان باشە بەس لە مەسلەی پرۆژەکانە پێش بەرنامەکە گوێم لە بەرەوبەری بەشی پلاندانانی پرۆژەکان لە وزارەتی پلاندانان بوو کە دەیوت ئێستا پرۆژەکان لە هەرێمی کوردستان دەستیان پێکردوتەوە ئەوەنی کە لە بڵێن سەروی لە 1985 پێش تاو کراوە مەسەلەن 530 میلیاری بۆ تەرخان کراوە لەو 530 میلیارە 245 بۆ سلێمانی زۆرینی بۆ سلێمانی تەرخان کراوە ئێستا حکیم زۆر جار ئەو قسانە ئەکرێنی لە میدیاکانە بەڵام مهم وەیە بکرێت جێبەجێ بکرێت خەڵک لەسەر زی واقع بیبینێ ینی ئیش دروست بێتەوە جوڵەی بازرگانی دروست بێتەوە مەسەن بۆ نمونە لە کرێکارێک و تا وەستایەک تا ئەندازیارێک تا محاسبێک تا ینی هەموو ئەو کایانی کە باسمان کرد تا پارێزەرێک تا مەساحێک ینی وا بکە بکێتەوە سەرکار ئیش دروست بێتەوە جموجۆڵی بازرگانی بەڵندەرەکان
یعنی ئەوەی کە تووشی ئیفلاسی بۆ مەسەلەن سلفەی خۆی وەرگێتەوە بکێتەوە سەرکار و ئیش و شتی لەو بابەت و جوڵی بازرگانی و جوڵی ئابووری دروست بێتەوە بەڵام خۆ ئەمە هەر بە قسە و قەرار ناکرێ ینی ئێستا هەر بۆ نمونە جادی سەمەتری لە کەیەک وەڕڵێن ینی چەند جارێک من گوێم لەوە بۆ بڵێن دکتۆر هەڤاڵ کە پارێزگاری سلێمانیە چەند جارێک کەڵەوە پارەی بۆ تەخسیسێکی و دەستێکرێ بە ئیش لە پڕ وجودی نامێنێ شتەکە ئەین زوو ئەم قسانە فڕێ ئەیرەیە ئەم قسانە ئەخرێتە سەر میدیاکان و دوایی سیرەکەی بە دوایە هیچ شتێک نبینی و من حەزەکەم ئەوە بڵم ینی کاکێکی من لەم ڕۆژانەیە سەیری ئەوەمە کرد کە نایەتی داری مێریە لەوێ بڵین کاک مەسرور بەرزانی کە سەرۆکی حکوومەتەوە کۆمەڵە قسەی کرد ینی باسی ئەو غەدرانەیە کرد کە بەغا لە هەولێری ئەکا باشە بەڵام کە تۆ مادەم پێ و ناخۆشە ینی لە مەبدەئی غەدرتی ئەگەی مادەم پێ و ناخۆشە بەغا غەدر لە هەولێرکە ئیکەواتە بۆ پێ خۆشە تۆ لە هەولێر و غەدر لە سلێمانی بکەی ینی ئەمە چۆنەڵی دەبڵ ستاندەریە دەبڵ مۆراڵیە یا ئەوی کە کورد پێڵێ بانێک و دووهەوە ینی مەسەم بۆ نمونە باسی ئەوی کردوتی لە حکوومەتی عێراق بڵین لە ڕۆژانە 4 ملیۆن و بەرمیل نەوتە فرۆشێ لەمە ببورە 4 ملیۆن و بەرمیل دەرەهێنێت تەنها 3 ملیۆنی ئەفرۆشێ ملیۆنێکی بۆ ئیستیهلاکی مەحەلیە بەکارهێنانی ناوخۆیە وتی لەم 3 ملیۆن و کەواتە وتی ئەمە لە بودجە لە باتی لە سایە لە سایە 78مان بەرەکەی لە سایە 78ەکە جارێکی تر لە سایە 45 جا ئەکرێتەوە بۆ سیادی لە سایە 55 اینجاوتی جارێکی لە سایە 7مان بەرناکەی لە سایە 12 ئەنیوتی ئەمە لە سایە 12 لە سایە 55 لە سایە 78مان بەرەکەی کە ئەکاتە کەمتر لە سایە 5 بودجەی گشتی بۆ هەرێمی کوردستان ئەی لە بەغاوە ئێ باشە کە تۆ ئەمە ئەزانی ئەم غەدرە ئیکاتە تۆ بۆچی لە هەولێر و غەدر لە سلێمانی ئەکەی سپاس دەکەم ناوبڕێکمانێ دواتەک بەڵی بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر دەسەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک بەر ویستە قسەکان تاواکە لەسەر سەرۆکی حکوومەت بەڵام پێدوانیم کابینێ جیاواز بێ لەبەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کە پێگەی جەماوەریان زیاتر لەم ناوچەیە دوو پێکێنەری سەرەکین پێدوانی جیاواز بێ بەرامبەر بەم ناوچەیە ئەزای من ئەوە هیوادارم وە بێ بەڵام کاڵی مەسەن گۆڕانکاری یا ریفۆرم لە سیستەمی حکومڕانیە لە سیستەمی ئیداری و ئابووریە
ینی تەنها نابێت کوور بێتەوە لەوەی کە مۆزەفێت ئیلتیزامەکە بەداوام و یان نایکانی مەشتێکی گرنگە کە مۆزەف ئیلتیزام بەداوامی خۆی بۆ ئێستادەم کامی هەرەوە کراوە ئێستا ئەوەی کە ئەبینم ئەوەیە بەڕاستیانی لەوە زیاترم نەدیوە کە کۆمەڵ ئیلتیزاماتە بەداوام و لێپرسینەوە شتی لەو بابەتەیە کە ئەمە شتێکی باشە بەڵام ئەمە هەموو شتێ نییە لە سایدەی مۆزوعەکەش ئەمە نییە لە سەدا نەوەتەکەی تر چییە بەشێکی تری ئەوەیە کە هەرچەنە سەرکی حکومت خۆشی ئاماژی پێیا کە گوایە دژایەتی گەندەڵی ئەکرێ بەڵام ئایا تا ئێستا کەسێکمان بینین لەسەر گەندەڵی سزابیرێ ئەسڵەن بەشێک لەوانی کە گەندەڵی گەورەیان کرۆخوایان لە حکومت و سەرۆکایەتی هەرێم و شتیل و بابەتیان ینی تۆ کە باسی گەندەڵی ئەەکەی کە گەندەڵی خۆی بێتە سیستەمەکە تۆ چۆن نتوانی دژایەتی بکەیت ئەمەیکێ لە مشکلەکان مشکلێکی تر کە ویستم باسی کەم ینی هەر لە دیداری مێریا باسی کرد بڵێن سەرۆکی حکومت ئەنی باسی وی کروتی بەغا جارێکی تر زوڵمی لە هەرێمی کوردستان کردووە گوایە 62 میلیارد دلار قەرزی بیانی وەرگرتووە لەمە هیچ بەشی حکومەتی هەرێمی لێ نایەوە بەڵام لە دانەوەی قەرزەکانە حکومەتی هەرێمیشی بەشدار کردووە بەڵام دیسان ئەمە بانێک و دووهەوە یعنی چکە تۆ گەردیقەتی بی هەر لەم فترەی پێشوە حکومەتی هەرێم 2 میلیارد دلار قەرزی لە بڵێن بانقی جایکای یابانی وەرگرت لەم 2 میلیارە میلیار و نیوەیەکی لە پارێزگاکانی هەولێر و دهۆکا سەرف کرد تەنها 9 میلیارد دلاری لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گرمان و ڕاپەڕینا سەرف کرد ینی ئەمەش خۆی زوڵمێکی زۆر گەورەیە ینی کاتە تۆ ئەو زوڵمی کە بەغا لە تۆی ئەکا تۆژیتەوە لە سلێمانی ئەەکەی بەڵام مەسەلاندامی ئەنجومەنی پارێزگای دهۆکیش میوانم بۆ وتی مۆسم بوونە دهۆکی شەر فەرامۆشکرا خۆ ڕەنگە هەولێریش مەسەلەن کێشەی کەمی خزمەت گوزاری هەبێت وەکو پێویست خزمەت نەکراوێن بێگومان بە تەکیید دهۆکیش غەدری لەکرا بەڵام بە دەرەجەی سلێمانی نیە ئەمە یەک دوو لە هەولێریشا دیسان هەنێک ناوچە گرنگی پیرا و ناوچەکانی تر پشتگوێ خراونە لە هەولێریشا ئەو کێشەیە هەیە جگە لە مەسەلی قەزا و ناحەکان هەر ناوەندی قەزای هەولێر خۆشی کۆمەڵێک ڕێک زۆر گەشەی پیرا و کۆمەڵێک ڕێک زۆر فرامۆش کراوە لە کاتێککە ئەمە سیمای وڵاتە دواکەوت و دیکتاتۆریەکان ئەمە سیمای وڵاتێکی گەشەکردونیەوە سیمای وڵاتێکی پێشکەوت و دیموکراسی نیە و حتا سەرۆکی حکومت باسی مۆزوعێکی تری کرد وتی بەغا ئەوە پەترۆدۆلاری باینایەتە ینی لەبەری هەر پارێزگایە کە نۆتی تیاابێ ئەبێ بۆ هەر بەرمیلەگنەوە دۆلارێکی بیرێتەوە بۆ پارێزگایە کە خۆی بەکاری بێنە بۆ پێشخستنی خزمەت گوزاری و پێشخستنی ئابووری خۆی باشە تۆ ئەو داوا لە بەغا ئەەکەی بەڵام ئەی تۆ خۆت لە هەرمی کوردستان پێڕێی ئەو کردو تا داوای بەغا بکەی کە ئەو پێڕێی ئەو بکە هەر بۆ نمونە لە پارێزگای سلێمانیە پەترۆدۆلارە یاوە تۆ بە سلێمانی یاوتە بە قەراق یاوتە بە چەند چەماڵ کە بەشی زۆری گازی تایە ئێکە تۆ خۆ لە کوردستانە پێڕێی ئەمە ناکەی کاتە چۆن داوا لە بەغاکەی کە عادل بێ لەگەڵتا کە خۆ نەعەدالەتیەکی لەناو هەرمی کوردستانە ینی ئەمە بەڕاستی کارە ساتە اینجا ینی حەزەکەم بێمە سەر ئەوەی کە لە چەند سێکتەرێکی تریشە بەڕاستی زوڵم ئەنی بۆ نمونە لە مەسەلەی موچەیە ئەنی دیسان کە لە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان ببوورە پارێزگای سلێمانی لە هەولێر زیاترە بەڵام دیقەتەی ینی بڵێن ئەوەی کە تقریبان ساڵانە ببوورە مانگانە 600 میلیۆن دلار چێ بۆ موچە لە هەرمی کوردستان ئێستا بڵێن بە پارەکەی خۆ 881 میلیارد دینار بەڵێ ئەم 600 میلیۆن دلارە تقریبان 275 میلیۆنی بۆ سلێمانی ئەچێ 300 بۆ هەولێر ئەچێ یعنی هەموو مانگە کەولێر 25 میلیۆن دلاری لە سلێمانی زیاتر بۆچێ کە لە ساڵێک کاتە تقریبان 300 میلیۆن دلار ئەمە بەبێ موچەی سیادی بودجەی سیادیش 50 میلیۆن دلار مانگانە کە زۆربەی لە هەولێرا سەرفەکرێتەوە کە هی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمانە یعنی ئەگەر بۆ حسابیکی مانگانە سلێمانی 275 میلیۆن دلاری باشڵام خۆ پەرلەمانتار و وەزیری ناوچێش هەیە بەڵام ئەوەش هەیە ڕاستەکەی من خۆم لە نووسینی شاوم نووسیوە بەڵام بەشی زۆران لە هەولێر ئەژین یعنی شوقیان لەوێ گرتووە یعنی لەوێ ئەژین پارەکە لەوێ سەرفەکەنەوە لە چێشخانەیە لە هاتوچۆ لە زۆربەی شتا ینی بەنزینکڕینە زۆربەی شتەکانن لە هەولێرە داوامیان زۆربەی لە هەولێرە ئەنی گەردیقەتی بێ ینی پارێزگای سلێمانی لە مایەکە 275 میلیۆن دلاری بۆ ئەچێ بەس پارێزگای هەولێر 350 میلیۆن دلاری بۆ ئەچێ ئەی لە کولی مایەکە 75 میلیۆن دلار زیاتر بۆ هەولێر ئەچێ لە موچەیە کە لە ساڵێکا تقریبا 900 میلیۆن دلارەکە ئەمەش مەبلەغێکی زۆرە ئەی تۆ لە ساڵێکا 900 میلیۆن دلار جیازی هەبێت لە بینی هەولێر و سلێمانیە کە ئەمە دیسان ئەچێتەوە ناو بازار و بازار ئەجوڵێنێتەوە باش ئەگەر بیتە سەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ئەی لە ساڵی 2013 کە بڵین داتاکانی بەردەست کەوتووە لە سایە 52 بۆ سلێمانی خەرج کراوە بودجەکە لە سایە 106 بۆ هەولێر و لە سایە 102 بۆ دهۆک سرف کراوە ینی حتا چەند پەرلەمانتارێک لە وەختی خۆیان ئەم کەیسەیان جوڵانەوە لە پەرلەمان وتیانە باشە ئایا ئەمەی سلێمانی بۆ لە سایە 52 ئەمەی هەولێر بۆ لە سایە 106 لە بەرپرسانی ئێرە بکرێت کە بودجەی پەرەپێدانی پارێزەکان بۆچی نیوەی سرف دەکرێت ئەوەی تر بەتەکید بەڵام وەڵامیان دەست نەکەوتەوە دیسانی ئەڵێم وانی ئەم سیستەمە مەرکەزی وای کردووە تۆ ئەچی ئەڵی خەتای کێتیەگری ئەڵێ خەتای پارتیە لە هەولێرەوە داوای ئەوە لە بڵین ینی ئەچی خەتای پارتیەگری شەڵێ خەتای منێ خەتای منتیقی خۆتانە و یەکێتی ینی مشکلی مەرکەزیت ئەمەیە کاک حەکیم ینی ئەگەر ئێمە سیستەمێکی لە مەرکەزیمان هەبووە چکە سیستەمی لە مەرکەزی تەنها چ جۆرە بۆ نمونە لە مەرکەزیەتێک ینی بۆ هەرێمی کوردستان ینی چارەسەریم کێشانە دەکە
تەنە لە مەرکەزێتی دارایی یاخود بڵێن زین لە مەرکەزێتی دارایی و ینی ئابووری کە منەڵم لە مەرکزێت ینی داهات و دەسەڵات بێکەوە شە داهاتیش بەتەنیا کافینێت یانی دەسەڵاتی سەرفکردنە هەبێ ینی ئێستا بۆ نمونە مەسەن کەسێکی وەکو دکتۆر هەواڵ مەسەن نزیکی 200,000 دەنگی هێناوە بۆ بە پارێزگاری سلێمانی ینی شەرعەتی خەڵکی هەیە معقولە دکتۆر هەواڵ بە 200,000 دەنگەوە بچێ لە بەردەمی وەزیری ناوخۆ هەستێم خوا کە وەزیری ناوخۆ بە تەنسیب دانراوە هەردەنگی نەهێناوە یەک دەنگیشی نەهێناوە بە دانان دانراوە ئەی لە هیچ وڵاتێکە شتیوانیە تۆ کەسێک کە شەرعەتی هاوڵاتیانی هەبێ چێسن لە بەردەمی کەسێکا بخوا کە هیچ شەرعەتێکی نەبێ دانرابێ بەڵام لە پەرلەمان متمانەی پێدراوە مەسەرەن وەزیرە ئەخر ئەزانم بەڵام تۆ شەرعەتی ڕاستەوخۆ زۆر گرنگترە لە شەرعەتی ڕاستەوخۆ ینی ئەمە ڕاستەوخۆ لە خەڵکۆ شەرعەتی وەرگرتووە ئەی لە هیچ وڵاتەکانیە تۆ پارێزگارێک بچێ لە وەزیری ناوخۆ یا لە وەزیرەکانی تر پاڕێت تۆ پاری بۆ سەرف بکەن ینی ئەبێت تۆ خۆی بجی خۆی لە بەردەسابیەوە ئەوانەی ئەو وڵاتە پێشکەوتوانی دنیا کە باسم کرد لە نمونەی ئەمریکا و ئەڵمانیا و سویسرا و ئیمارات و ئەمانە هەمووی بەم شێوازە هاتوون و ینی کاکێکی مەسەلەی ئەوەی کە پێوترێ لا مەرکەزێت یا فیدرالیەت ینی هەم لە ڕووی سیاسیوە ینی سیستمێکی دیموکراسی دروستەکە مەسەن ئەوەی لە ئەمریکا پێوترێت چێکان باڵانس ینی چاودێری و هاوسەنگی یەک چکە تۆ ئەگەر هەرچی هێزی سیاسی تەبیخیتە شارێکەوە هەر حزبێک یا هەر لایەنێکی سیاسی دەستی بەسەر و شارەیە گر کە پایتەختە ئیتر دەست بەسەر کۆی جومگەی سیاسی و ئابووری ئاگرێت و هەنگاو بەرەو دیکتاتۆرێتەنێ بەڵام ئەگەر تۆ مەسەن هێزی سیاسی و ئابووری خۆتە بڵاو کردەوە بەسەر شار و ویلایەت و هەرێمەکانتە ئیتر هیچ هێزێک ناتوانێت بەرەو دیکتاتۆرێت هەنگاو بنێت چکە تۆ دەست بەسەر پارێزگای هەولێری شا بگری قیمەتی نیە لەبەرەوەی بەشێکی پارە لە دهۆکە بەشێکی لە سلێمانیە بەشێکی لە قەڵازەیە بەشێکی لە ڕانیە یا دەسەڵاتەکانیش دیسان بڵاو بۆ تۆ بەڵام کە تۆ هەرچی دەسەڵاتی سیاسی و ئیداری و ئابووری لە هەولێرا کۆیکیتەوە کە پارتی یەک لە دوای سیویکی ئابوو دەست بەسەر هەولێرا ئەگرێت ئیتر زۆر بە ئاسانی ئەتوانێت دەست بەسەر کۆی جونگەکانە بگرێت و بێ بە حکومڕانی هەموو هەرێمی کوردستان و هەنگاو بەرەو دیکتاتۆریەت بنێ ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕوو ئابووریەکەشیەوە ینی مەسلەی فیدرالیە دوا ئەکا شەبڕکەی دروستکە دروستە بە لە نێوان ویلایەتە جیاوازەکانە لە نێوان شارە جیاوازیەکانە لەسەروی کامان خزمەتگوزاری زیاتر پێشکەشکەن کامیان سەرمایه‌گوزاری زیاتر بێنن بەرەو لای خۆیان ینی حتا لە ڕووی قەیرانیشەوە ینی تۆ ئەگەر بۆ نمونە بەراورد بکەین لە بینی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێتی جارانە ینی بۆچی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا نەجاحەتی هێنا یەکێتی سۆڤێت بەرەو شکست چوو ینی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە مێژووی خۆیان تووشی دوو جار قەیرانی قوڵی ئابووری بۆ ساڵێک جارێکیان لە ساڵی 1929 جارێکیش لە ساڵی 2012 بەڵام بە ئاسانی توانی تی پەڕێنێ لەبەرەوەی ئەگەر چەند ویلایەتی تووشی قەیران بوو بێتن ویلایەتەکانی تر پارەیان ناونەتێ قەرزان ناونەتێ تا هەڵەستنەوە سەر پێی خۆیان هەر بۆ نمونە مەسەن شارێک هەیە لە ئەمریکا دیترۆیتی ناوە کە زۆربەی کارگەکانی دروستکردنی ئۆتۆمبیلی لێبوو دوایی لەبەر هەرزانی دەستی کار دیترۆیتیان چۆڵ کرد و ڕایان کردە وڵاتەکانی چین و مەکسیک لەبەر هەرزانی دەستی کار دوجار ینی تووشی مایەپوچی ئابووری بوو دیترۆیت بەڵام ئەم وای نەکرد هەموو ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بەدوای ینی بەدوای ئەوە تووشی ئیفلاسی مایەپوچی بوون بە پێچەوانەوە حکوومەتی فیدرال و ویلایەتەکانی تر پارەیاندایە و هەتا ئێستا دیترۆیت ساوتۆ سەرپەی خۆی زۆر لە جارانیش دەوڵەمەندترە بەڵام یەکێتی سۆڤێتی جاران لەبەری هەرچی هێزی سیاسی و ئابووری خۆیەتی لە مۆسکۆی پایتەخت تاکوی کردبووە لەبەرەوە بە کەوتری مۆسکۆ یەکێتی سۆڤێت لەبەرە هەڵوەشاوی ئێستاژێکی نەگرتەوە ئێستاژ ئەگەر سەری ڕووسیا بکەیت ینی بە ئێستاشەوە دوای ئەوەی کە ئەم هەموو کۆمارەشی لێجیاوبۆتەوە لە دوای ڕوخانێکی سۆڤێت و هێشتا ڕوبەرەکەی لە ئەمریکا گەورەترە خاوەنی نەوتە خاوەنی گازە بەڵام لە ڕووی ئابووری و دیسان هەر زۆر لە دوای ئەمریکاوەیە لەبەرچی لەبەرەوەی ڕاستە بە ناو سیستەمێکی فیدرالیە بەڵام بەس هۆکاری چی بۆ نمونە ئێستا بەرپرسانی ئێمە ئێستا کە باسی گۆڕنی سیستەم لە عێراق دەکرێت بۆ سەرۆکاتی زۆر دژیەوەن بەڵام لە کوردستانە مەسەلەن ینی لەگەڵ دابەشکردنی ئەو لامەرکەزیەتێنین ینی لامەرکەزیەت هیچ مەترسێکیە بۆ سەر مەسەلەن دوو ئیدارەی زیاتر تۆقکردنەوە ئەوانە ئەزانی کاخێکی بە پێچوانەوە وەکو ینی ئەرزم کردی مەسەلەی لامەرکەزیەت هەرێمی کوردستان زۆر بەهێز دەکات ینی هەم چێبڕکی بنیادنەر دروستە بێ لە بینی سلێمانی هەولێر دوهۆک ڕانیە قەڵازێک فری کەلار هەڵەبجە ینی ئەمانە هەمووی و ئەکە هەرێکی و گرنگی لە بوارێکا پیا بکە نەک ئێمە تەنها پایتەختەکەمان دەوڵەمەند بێ و باقی شارەکان هەژار نشین بن کە دوجار وڵاتەکە هەژار نشین دەرەکەێت چکە ئینا وڵاتە دواکەوتەکانیش پایتەختەکان خۆش ئێستا بۆ نمونە سووریای جاران ئەچوی دیمەشق زۆر خۆش بوو بەڵام شارەکانی تری زۆر داما و ینی هەژار و پەرپوت بوون بە هەمان شێوە لیبیا بە هەمان شێوە ئەو وڵاتانی مەسەن وەکو وڵاتی کیوکو میسر مەسەن قاهرە تا حدێ باشە بەزە چیتە شارەکانی تر ینی مەبەستم چییە ئەو سیستەمی ئێستێمە لە کوردستانە مەرکەزیەت چووکە ئەی لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانە لا مەرکەزیەت نەسەسپێنراوە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی نییە پارێزگا دەسەڵاتی نییە ئەزانی یانی لە مەرکەزیەتەکە لە مەرکەزێتێکی چۆنە پێ بڵم فرەلایەن نییە و لە مەرکەزێتێکی بەقوت نییە و لە مەرکەزێتێکە زۆر بە ئاسانی سەرۆکی حکوومەت هەر کاتێ بیە لا مرکزی جێبەجێکا جێبەجێەکە بیە جێبەجێ نەکات جێبەجێ ناکە و دوجار ئەوە یعنی
بڵین محافظە یا پارێزگارە کە خازە بۆ زیری ناخۆ زیری ناخۆش خازە بۆ سەرۆکی حکومت یعنی و کوشتێکی هەرەمیە باش بەزی پارێزگار لە سلێمانی هیچ ڕۆڵێکی نییە لە بواری پرۆژە و ئاوەدانی ئەوانە ئەزانی ینی من لەگە ڕێزمە ینی من ئێستا مەبەستم دکتۆر هەواڵنی هەر کەسێکی تریش بۆی پارێزگار بێت لە جاتی دکتۆر هەواڵ کە دەسەڵات و پارۆ نەبوو خزمەت بە چیەکە ینی مهمترین شدەوێت تۆ دەسەڵاتێ لە بەردەسابێ و پارەش لە بەردەسا بەڵام لە چاپێکردنێکی بوو کە ئێستا ماگانە 35 میلیۆن دیناری بۆ تەرخان دەکرێت وەکو بجێ بەکار بردن بەستی 5 میلیۆن دینار هەر مەبلەغێکی زۆر کەمە بۆ شارێکی گەوری وەکو سلێمانی ینی هەر مەبلەغ نییە بەڕاستی ئەی تۆ هەر بۆ نمونە جادی مەسەن تۆ بتێ جادی سەمەتری بکەی ئایا بە 35 میلیۆن دلار 35 میلیۆن دینار ببوورەتەوە بێ ینی ئەو مەبلەغێکی زۆر جزئیە ئەسڵەن ینی لەوانەیە هەر بەشی ئەو کاروباری ڕۆژانی خۆیان و کۆمەڵێ مەسن سیاروشتی پێ بکڕن بۆ کارمەندەکان لەسەر ئەو بڵێن شەقامی 100 مەتری باز لەو دەکرێت کە مەسەلەن سلێمانی لە 100 مەتری زیاتر مەجای نییە بۆ نمونە وەکو شارەکانی تر بڕوا بۆ 120 مەتری مەسەلەن 150 مەتری ینی مەبەست لە ڕووی فراوانبوونەوە بۆ نمونە ڕەنگە بکەوێتە ئەو دیوەگەر مەسەلەن 150 مەتری بۆ بکرێت ئەزانی کاکەکیمانی خۆ شەرنی هەرچەندە من خۆم چکە بڵێن تەختەی مدونم کردنەوە ینی پلانسازی شار و هەرێمەکانم کردنەوە ئەی تۆ زۆر جار شەر نییە هەر بازنەی بەدوایە کادروسیکەی بۆ نمونە گەر سلێمانی بەرەوە عربەت و یا بەرەو پیرەمەگرون کە گەورە بێت تۆ توانی چەندها جادەیتری استراتیژی دروستکەی کە بە شێوەیەکی نیوە بازنەی مەسەن بەستیتەوە بم بازنەیە تاوە بڵێن گریمان سەی دروستەکەی لە دوای سەی شۆتانی چەند نیوە بازنەیەکی تری پێوە بلکێنی کە بۆ نمونە ئەم شارێکی تازە کە لە لای عربەتەوە لەسەر ڕێ عربەت دروستە بە بیلکێنیتەوە بە سلێمانیەوە یا کە لە ڕێی پیرەمەگرون دروستە بە بیلکێنی چکە حتا تۆ گەردیقەتی بێ ینی ئەم گەڕەکە تازانی کە لە سلێمانی دروست بوون مەسەن گەڕێکی هەوارە ئەمانەیە مەسەنکانی کوردەیە کە بە تۆ بۆی ئەڕێبێ بە تو لە ڕێوشتی لە بابەتەیە بڕێون ئەبیە گەرێکێکە نەبێت پێ بڵێ ئەمە کوێ و ئەمە کوێنێ زۆر بە ئاسانی ونەبیتە بەڵام تۆ گەر کۆمەڵە شارڕێ دروستکەی کە هیچ جێبێ ئەم گەڕەکە تازانە بەسێتەوە بە شەستیەوە بەسێتەوە بە سلێمانە توی جێبە ئاسانترە توانی بگەی بۆ گەڕەکانە ون نەبیت ئەی ئەمانەش نەکراوە بەڕاستیەکی ئیتر لە سوودەکانی لا مەرکەزیێتەوەیە کە تۆ نەک هەر دەهاتین و تو گاز بەشی کێنی تۆ لە سلێمانیە سەرفیەکەی داهاتی فەرمانگەکانیشی هێنیتەوە مەسەن ئێستا بۆ نمونێمە داهاتەکان لە سلێمانی مەسەلەن بۆ سلێمانی سەرف ناکرێتەوە یاخود لێرە گەندەڵی تیا دەکرێت بۆ نمونە خۆ لەو سنوورەش مەرز هەیە مەسەلەن مەرز و داهاتی فەرمانگەکانی مەبەستە ینی مەرزەکان بەڵەوە مەرزەکان لێرە ئەزانی کاکاکیمەوە زۆر جار ینی هەنێ خەڵک ئەم ئارگومنت و ئەم مناقەشەیەکە ئەڵێ ئینجاوڵا بە هەرنێتەوە باشە خۆ بێتی ژەرە دزرێ وی کاک حەکیم لێش ئەدزرێ و لێرە دزی هەرەکرێ بەس کە تۆ گەر مەبلەغێکی زۆر بێ گەر بەشێکیشی بدزرێ بەشێکی بۆ خزمەت بەکارێتەوە یعنی بەڵام ئێستا لەبەری کەمەتێکی کەمیە هەر بەشی دزیەکەکە بەشی خزمەت ناکە بەس لای ئەوان لە سنووری زەردە پارەکە ئەوە زۆرە هەم بەشی ئەوە کا بەشێکی بۆ دزی بۆ خۆیان لایەن بەشێکیشی خزمەتی پێ بکەن بەس ئەو پارەیەتە سنووریە مچکە ئەوە نەکەمە بەس بەشی دزیەکە لام و شارەکان لە دۆک و بڵێن لە سلێمانی و هەمووی دەڕواتەوە بۆ مەرکەز لە هەولێر ینی داهاتی شارەکان بێگومان ئێستا بۆ نمونە مەسەن داهاتی فەرمانگەی هاتوو چۆر بگرین ینی کە سەرپێچی هاتوو شۆی ئەیکا ئەم هەموو پارێکەوە بێتەوە چێتەوە بۆ مەرکەز بەشێکی زۆری بۆ لێر و دهۆک بەکارێتەوە بەس ئەگەر تۆ سیستەمەکە لا مەرکەزی بێ ئەتوانی بەشێکی زۆری بۆ ئێرە بەکاربێنی تۆ مەسەن چەندەها پردی یەکتر بڕ و شەقام و تونێل و شتیل و بابەتی پێ دروستکەی کاتم زۆر کەماوە کەمتر لە دوودەخێنی دەبێت چی بکرێ بۆ سلێمانی دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە بەڕێز دەڵێت غەدر لەمەودا غەدری زیاتر لێ نەکرێت ئەوکو ینی پێشتریش باسم کرد ینی گرنگترین شت ئەوەیە کە مەسەلەی لا مەرکەزیەتی ئیداری و ئابووری داهات و دەسەڵات بێتەوە ئەم سنوورە بەشێکی زۆری ئەو پارەی کە هەمانە لە پارەی مەسەن فەرمانگەکانە ینی ئەوەی کە پێویست جەنابە فەرموود بوومرگەکانە ئەمانە بینی نۆ بتوانین ئابووری خۆمانی پێشخینەوە بەڕاستی ینی ئەوەشە پێ بڵم ئێستا بۆ نمونە کە باسی پەریان بە کردەکانی پیشەسازی کشت و کاڵەکەی ئەنی زۆر جار ینی بەتایبەتی پارتی کە نایڵێ ئەم کەرتانە گەشە بکەن بۆ لەبەرەی لە سنووری ئیبراهیم خەلیلەوە زۆرترین کاڵا لە تورکیاوەیەت ئەنی ئەو ئەوێت هەم تورکیای لێ زویر نەبێت کە بۆی کاڵای خۆماڵی دروستکە هەم بەردەوامسازی ببوورێن دەڵێن لە سەدا چری پیشەسازی عێراق لە سلێمانی بۆ پراوێز خراوە اینجا آخر ئێستا بێمە سەر ئەوە بەسەر چاوەزانی بۆ پراوێز خراوە پارتی لەبەرەوەی کە بەشێکی زۆری پیشەسازی کەوتۆتە ئێرە بە دوو شێوە زەرەری لێ بە شێوەیەک بڵێن بە شێوە ناڕاستەخۆکەیەت مەسەن پاری کارەبای لەسەر زیاکە بۆی تۆ نەتوانی مەسەن کێبڕکەی کاڵای بیانی بکەیت لە باتی دەقمی بکە دژایەتی ئەکە کارەبای لەسەر زیاکە لە لای تریشۆ مەسەن کە لێرە بۆنە چیمەنتۆ چێ بە ڕژاوە بە سنووری پارتیە سەرانە و لێ ئەسەنن یعنی واو لێکن کە تۆ نەتوانی ئیشکەی لەبەرەوە ئەمەیە مشکلەکانی کە بۆ منتیقەی دروستەکە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سێبەیار عومەر عەبدوڵڵا ماستەر لە پلانسازی شار و هەرێمەکان لە زانکۆی کۆڵۆمبیای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بە ئەو کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ